بەدمامەڵەکردن و هەراسانکردنی ئۆنلاین ئەخۆ تا چەندە کاریگەری هەیە تا چەندە ڕنگدانەوەیکی زۆری هەیە لەسەر ئەو کەسانی کە ڕۆبەڕووی ئەم بابەتە ئەبنەوە بۆیە بە چڕوپڕی باس لەم بابەتاکەین هەمان کاتە لێرە و لەوێ ئەوەی کە هەیە چەندین وەرکشۆپ و سیمیناری تایبەت ئەکرێت بۆ ئەوەی کە ئەو کەسانی ڕۆبەڕووی هەراسانکردنی ئۆنلاین ئەبنەوە چۆنچۆنی بتوانن خوێنی لێ دەرباس بکەن لە چ ڕێگایەکەوە بۆیە بە خۆشحاڵیەوە ئەچینە لای زۆر بەڕێز کاک تەنیا تەڵات کا بەڕێزیان جێگری سەرۆکی ڕێکخراوی سید فاوندیشن بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانن کاک تەنیا سڵاو لەبێت و بەیانیت باش بێت ببورە خاتونگیان ببورە خاتوتانیا بە هەر لەوە دەست پێ بکەین کە باسی بەدمامەڵەکردن و هەراسانکردنی ئۆنلاین ئەەکەینەوە ئەمە تا چەندە ڕنگدانە و کاریگەری نەرێنی دروست ئەکات لە کوردستانە طبعا من زۆر پێ خۆشحاڵم کە ئێوە ئەو بابەتە باز دەکەن ئەمڕۆ چونکو فعلەن بابەتێکە کەوا دەبێنین تەشەنەی کردووە لە هەرێمی کوردستانە و ژمارەکانیشی بەرەو زیاتر دەڕوا مەسەلەن ئەوەی ئێمە دەیبێنین بۆ نمونە کچانی زۆر ژنانی چالاکوانە خەڵکانێکی زۆر چی بە هەردوو ڕێگەزەکانەوە بەڕاستی تووشی بەدمامەڵە دەبن لە ڕێگای بەکارهێنانی ئینتەرنێتەوە یان لە ڕێگای تەکنەلۆژیا و ئەمانەیە بەداخەوە ژمارەکانیش ترسناکن ژمارەکان بەرەو زیاتر دەڕۆن ئەوەی لێرەش گرنگ ئەوەیە کە باسی بکەین ئەوەیە یعنی ئێمە خۆمان وەکو ڕێکخراوی سید کەوا خەریکی دراستێکین ئێستا لەسەر ئەم بابەتە یعنی زۆر جار هەیە دەبێنین ئەم خەڵکانێک قسەیان لەگەڵ دەکەی زۆربەیان دەڵێن بڵێ تووشی حاڵەتێکی لە حاڵەتەکانی بەدمامەڵەکردن بوونە یان وەکو بڵێن هەڕەشە بوونە لە ڕێگای ئۆنلاینەوە تقریبا سێ لە هەر چوار کەسێکی کە ئەم پرسیاریان لێکراوە بەڵام زۆربەیان بەداخەوە باسی ناکەن یان مەسەلەن بە هیچ شێوەیەک نایانەوێ باسی بکەن لەبەر مجموعەیەک هۆکار یەکێک لە هۆکاران ئەوە بێتن کەوا دەڵێن لەوانێ شتەکە شخصی بێ یان کەسەکە ناناسن یان مەسەلەن نازانن چۆن بیدۆزنەوە یان چۆن بتوانن داوای یارمەتی بکەن ئیترەوە وای کردووە بەڕاستی ئەم ژمارانە وەکو ژمارە دیار نییە تا ئێستا چەندین ئەو کەسانی کە تووشی ئەو بەدمامەڵە یان ئەم هەڕەشەکردنە دەبن لە ڕایەن ئۆنلاینەوە بەڵام بەداخەوە بە واقعی حاڵەکەوایە ئێمە هەمومان ئەگەر خۆشمان توش نەبووبین کەسێک دەناسین کە توش ببێتن لە ڕێگای ئۆنلاینەوە هەرشەی لێکرابێت زۆر باشە ئەوەی کە جەنابەت باست کرد ڕێژەیەکی یەکجار بەرچاوە کە بەداخەوە تووشی ئەم بەدمامەڵەیە بوو بێتن لە ئینتەرنێت و ئۆنلاینە سێ لەسەر چوار جا خاتوتانیا بەڕێزت وەکو جێگری سەرۆکی ڕێکخراوی سید فاوندیشن پێم خۆشە کە لەسەر ئەم بابەتە زانیاریمان پێشکەش بکەیت کە ئێوە هاتن لە ڕێکخراوی سید فاوندیشن وەرکشۆپێکتان هە لەسەر ئەم بابەتە پێشکەش کراوە لە وەرکشۆپەکەیە ئێوە بەتایبەت دەستەواژەیەک هەیە بە ناوی تەندروستی ئۆنلاین لەسەر ئەم بابەتە ویستوتانە ڕاستیە هۆشیاری بن جا پێم خۆشە بەڕێزت زیاتر زانیاریمان پێبێت کە لە وەرکشۆپەکە چۆن باسی تەندروستی ئۆنلاین یان باسی خۆپاراستنتان کردووە لە ئۆنلاین و ئینتەرنێتە خۆی پێشێ بم باسی ئەوە بکەم ئێمە وەکو باسم کرد ئێمە و دراستەی کە خەریکینە یانی یەکێک لە حاڵەتەکانیان خاڵەکانی کە ئەو ژمارانەی کەوا هەیە مەسەلەن تۆ دەبێنێ دەڵێتن لە سەتا هەفتای تقریبا لە 1960 خەڵک لێرە لە هەرێمی کوردستان سوشەل میدیا بەکاردێنێتن و زۆربەیان لە خواروی 39 ساڵن کەواتە زۆربەیان گەنجن و ئەمانە ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کرد بەڕاستی یان ئەو حاڵەتانی کە دەهاتن بۆ ئێمە بۆ داواکردنی خزمەتگوزاری چی خزمەتگوزاری یاسایی بێتن یان بەڕێوەبردننی کەیس بوو بێتن زۆر جار هەبوو مەثەلەن تووشی ئەم حاڵەتانە بووە ئیتر لە دوای لە کۆڵینەوەیە حتمما هەستمان کرد کەوا وەکو دەڵێن سەقافەتی بەکارهێنانی ئینتەرنێت بەهێز نییە لە هەرێمی کوردستان بەداخەوە چونکە وەکو دەزانی تەکنۆلۆژی شتێکی تازەیە وەکو دەڵێن لە ئەگەر ئێمە سەیری بکەین مێژوویەکی کورتی هەیە لە هەرێمی کوردستان بۆیە دەبێنین ینی مەسەلەن تۆ کە لە سەتانەوە تو دووی خەڵکی هەرێمی کوردستان مۆبایلی تەلیفۆنی مۆبایلی زیرەک بەکاردەهێنێ یان ئینتەرنێت بەکاردەهێنێتن ئەمە ڕێژەیەکی ژمارەیەکی زۆر زۆرە بەڵام وەکو هەموو شتێک کە شتەکە بە زووی هات بەڵام ئەو سەقافەتە دروست نەکرد کە چۆن بتوانن ئەم ئەمێرانە بەکاربێنن یان ئەم پلاتفۆرمانی سوشەل میدیا بەکاربهێنرێ بە شێوازێکی تەندروست حتمما دەبێنی کێشە دروست دەبێتن و هەندێک جار ئایا بڵێن بە قەسدی بێتن یان بە قەست بێتن ئەم کێشانە کە دروست دەبێ یان لە نزانیەوە بێ
ئەوە وای کردووە کە دەبێنین ئەم ڕێژانە بەرز بۆتەوە. ئەمجا ئێمە هەستان بە دروستکردنی بڵێن کۆرسێکیان بڵێن بۆ ئەوەی کەوا چۆن بتوانین کچانی گەنج کوڕانی گەنج فێر بکەین کە چۆن تەکنۆلۆژیا بەکاربێنن بە شێوازێکی تەندروست، چۆن لە ئۆنلاینە خۆیان بپارێزن، مەسەلەن شتەکانی کە پێویستە چییە بیکەم بۆ ئەوەی مەثەلەن شێری هەموو شتێک شێر نەکەن یان بڵێن ڕفاقەتی هەموو کەسێک قبول نەکەن و ئەمانە، چونکو ئێستا مەسەلەن ئەگەر ئێمە کە سەیری ژمارەکان بکەین بۆ نمونە ئەم سێ پلاتفۆرم کە لە هەمووی زیاتر کە گەنجان یان کچان و ژنان تووشی هەڕەشە دەبن لەسەری مەسلەی وەتساپە وابزانم ئینستاگرام بوو لەگەڵ سناپچاتەکەی ئەگەر هەڵە نەبم ئیتر ئەمانە وای کردووەکو بڵێن کەمجەکە لێمان پرسیونە چیان کردووە مەسن دەبینی زۆر جار هەیە لێیان داوا کراوە پاسکۆدەکەی خۆی داوایان مەسەرەن ئەکاونتەکەی کەسێکی ئات کردووە کە ئەمە هاکی ئەکاونتەکەی کردووە بە شێوازێکی یان شێوازێکی تر بۆیە ئێمە کە لەگەڵ ئەو گەنجانە کار دەکەین و لەگەڵ نەکو بەس لەگەڵ خۆشیان بەڵام لەگەڵ دایکەکانیشیان بە هەمان شێوە بۆی کەوا تێبگەن و بزانن بە چی شێوازێک بتوان خۆیان بپارێزن مەسەرەن تۆ بە چی شێوازێک پاسکۆدەکەت اختیار دەکەی نابێت ڕەفاقەتی هەموو کەسێک وەربگری ئەگەر تووشی ئەم حاڵەتانە بووی لەگەڵ چی قسە بکەی چی لایەن هەیە چ لەلایەن حکوومەتەوە لەلایەن منەظەماتەوە لەگەڵ لەناو خێزانی خۆتە چۆن بتوانی باسی بکەی بە شێوازێک بۆی بتوانن ئەو مشکلەیە حەل بکرێ بۆیە ئێمە ئەم کۆرسەیە یان ئەم ترینینگەیە کە دروستمان کردووە لە مجموعەیەک بابەتی جیاجیایە بەکارمان هێناوە چی ترینینگ بێتن بۆ لایەن بڵێن ئەم کەسانەی کە خزمەتگوزاری پێشکەش دەکەن بۆی بتوانن مامەڵە لەگەڵ ئەو مەسەلەیان قەزیەی خراپ بەکارهێنانی یان هەڕەشەکردن لە ڕێگای تەکنۆلۆژیاوە بێتن یان لەگەڵ کچە گەنجەکان و کوڕە گەنجەکانی کە کاریان لەگەڵ دەکەین لەژێر بەرنامە و پرۆگرامی تریشە. زۆر باشە خاتوتانیا بەپێی وتەکانی بەڕێزت ڕوونکردنەوەیکی زۆر باش زیاد لەسەر بابەتەکە بنمونێکی زیندوو ئەگەر پێمان بڵێ تا چەندە کەسانێک کە ڕوبەڕووی هەراسانکردنی ئۆنلاین بوونەتەوە تا چەندە بە شێوازێکی زیندوو توانیانە سوودمەند بن لە تەواوی ئەو وەرکشۆپەی کە ئێوە خسووتانەتە ڕوو. من بەسەراحەت وەکو دەڵێن دەبێ شتێک بڵێم نەکو بەس مجرد لە ئەوانەی کە خۆیان بەشداریان لە وەرکشۆپەکە کردبووە بەڵام حتا لە دایکەکانیان بۆ نمونە مەسەلەن ئێستا ئێمە ئەو بەرنامەیەکمان هەیە کە پێی دەڵێن کچانی سید کە ئەوانەی بەشداریان تێکردو ئەم کۆرسەشی تێدا وەردەگرن دەبێنی مەسەلەن دایکەکان خۆیان پەیوەندیمان پێ دەکەن و دەڵێن ئێمە زۆر سپاسان دەکەین چونکو علاقەتەکەی نێوان ئێمە و کچەکانمان باشتر بووە یان مەسەلەن سیقەیەکی زیاتر دروست بووە لە نێوانمان ئەمە خۆی لە خۆیان دڵخۆشکەرێکە مێش خۆمە کوداکێک مەسەلەن کە زۆر جار هەیە کە مناڵەکانم بە شێوازێکی کراوەی قسە لەگەڵ من دەکەن و طبعا دڵخۆشم دەکە و لە هەمان کاتی شەکچەکانیش خۆیان زۆر جار هەیە دەبێنی مەسەلەن کچانی تر پەیوەندیمان پێ دەکەن دەڵێن من ڕەفیقەکەم یان برادەرەکەم ئەم بەرنامەیە یان ئەم ترینینگەیە وەرگرتووە منیش پێم خۆشەکەوا بەشداری بکەم لەگەڵتانە بۆیەکەوا منیش بتوانم سوودمەند بم لەم پرۆگرامەیە کەواتە ئەمە خۆی لە خۆیە باس لەوە دەکات نێمە تقریبا 400 کچەیە ڕاهێنەرمان پێ کردووە ڕاهێنانمان پێ کردوونە لەسەر ئەم بابەتە مەسەلەن کە کلنا خۆیانە باسی دەکەن ئیستیفادەیان تێدا کردووە لە داوا دەکەن مەسەلەن ڕەفیقەکانی خۆیان یان برادەرەکانی خۆیان یان مەسەلەن خزمەکانی خۆیان بەشداری بکەن لە ناو کۆرسەکە ئەوە نیشانی ئەوەیە کەوا ئیستیفادەیەک و سوودمەند بوونەتێ جگەلەوە خۆشیان بە قسەی خۆیان وتویانەکەوا ئێمەش ینی استفادەیان لێ کردووە و حەزوریشیان هەبووە لە ئۆنلاینە بەڵام بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکەوە بتوانن خۆیان بپارێزن. زۆر باشە لە پاڵ ئەم هەوڵەی کردنەوەی کۆرسە ئایا هەوڵی دیکەشتان هەیە ئێوە بۆ هۆشیارکردنەوەی کچان یان ژنان بەتایبەت لە دنیای ئۆنلایندا؟ بڵێ ئێمە وەکو باسم کرد خۆی ئەو ترینینگە بەشێکە لە ترینینگێکی
فراوانتر گەورەتر کە وەکو ئاماژەم پێکرد ئەوە کێمە ناوی لێ دێنین کچانی سید ئەمە خۆی لە خۆیان وەکو دەڵێن کچەکان لەسەر مجموعەیەک بابەت هەیە کاریان لەگەڵ دەکەین لەسەری کە چۆن خۆیان بپارێزن لە ناو کۆمەلگایە نەکو بەس لەسەر مەلا بڵێن لە ئۆنلاینیان لە ڕێگای تەکنۆلۆژیەوە بەڵام لە هەمان کاتیشە لە ناو کۆمەلگاکە خۆیانە کە چۆن بتوانن علاقەتەکەیان بەهێزتر بێ لەگەڵ دایک و باوکی خۆیانە ئەمانە ئەم نوع بەرنامانە بەڕاستی سوودی هەبووە ئێوە لە پەیجەکەتانە پێم وابێ ڕێگەیەکیش هەیە بۆەوەی کە ئەو کەسانیانەی ئەو کەسانی کە ڕوبەڕووی کێشەیەکی لەم جۆرە ئەبنەوە بتوانن پەیوەندیتان پێوە بکەن وایە؟ وایە چونکو ئێمە وەکو ڕێکخراوی سید ئێمە بڵێن شێوازی کارکردنمان لەسەر مجموعەیەک شتە مەسەن ئێمە پێشکەشکردنی خزمەتگوزاری ڕاستەقینە دەکەین بۆ ڕزگاربووانی تونند و تیژیان ئەوانەی مەترسیان لە سەرانوێ هەڕەشەیان لەسرە لە ڕێگای بەڕێوەبردننی کەیسە لە ڕێگای بڵێن پاڵپشتی یاساییە لە ڕێگای پاڵپشتی دەرونیە ئیتر ئەم بەم جۆرانە و بەم شێوازانە ئێمە یارمەتی کەسان و یارمەتی خەڵکان دەدەین جگە لە ئەوەش بەرنمەیەکی بڵێن ترینینگمان هەیە یان ڕاهێنانمان هەیە چێ لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ کچان و گەنجان و لەگەڵ کەسانی بڵێن ئەوانەی ئۆنلاین بەکاردێنن بەڵام لە هەمان کاتیشە لەگەڵ ئەو کەسانەی کە وەکو دەڵێن خزمەتگوزاری لەلایەن حکوومەتەوە پێشکەش دەکەم بۆ نمونە پۆلیسی تونند و تیژیە یان پۆلیسی بەرەنگاربوونەوەی تونند و بازرگانی کردنە بە مرۆڤ و یان ئەبڵێن ئەو لایەنەوە زاریانەیە یان کە خزمەتگوزاری پێشکەش دەکەن بە بەرزگاربووان مەسەر وەکو بڵێن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە هەمان شێوە کادرەکانی ئەوانش ترێنینگیان پێ دەکەین و جگە لە ئەوەش ئێمە حتمما سێری یاساکان دەکەین سێری ڕێنمایەکانیش دەکەین و چونکو بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێ گۆڕانکاریەکی ڕاستەقینە و گۆڕانکاریەکی تەواو بکرێتن ناو کۆمەلگاکەی خۆمانە دەبێت لەسەر هەموو ئاستەکانە ئیش بکەین بۆیە بۆ گەڕانەوە بۆ پرسیارەکەی جەناب تا حتمما ئێمە لە ڕێگای وەبسایتەکەی خۆمانەوە ژمارە هەیە ئیمێل هەیە ئەگەر کەسێک توندی تووشی ئەم حاڵەتانە دەبێت دەتوانێت پەیوەندیمان پێ بکە ئەگەر ئێمەش خۆمان ڕاستەقین نتوانی یارمەتی بدەین بەڵام حتمما مەسەلەن ڕێنمایی دەدەینێ کە بتوانێت پەیوەندی بە چی لایەنێک بکاتەوە بۆی کێشەکەی خۆی چارەسەر بکە زۆر باشە خاتوتانیا بەپێی وتەکانی بەڕێزت کە ئەبینین هەراسانکردنی ئۆنلاین هەم لە ڕووی ئەوەی کە تەکنەلۆژیا کاریگەریکی نەرێنی کردوتە سەر تەواوی ئەو کەسانی کە ڕوبەڕووی ئەم بابەتە ئەبنەوە بەپێی وتەکانی بەڕێزی شت چەندین بابەتی تریشەیە کە وەکۆی تونند و تیژی کە باست کرد ئەمەش کاردانەوەی کینەرێنی لەسەر تەواوی ئەو کەسانە دروست ئەکات هەوڵە نوێیەکانتان بۆ لەم و دوچی ئەبێت تا چەندە ڕێگە دروستەکانتان کە لە ڕێگەی وێبسایتەکەتانەوە ئەی خەنەڕ و کەسانێکی زۆر سوودمەند بوون لێ کە ئەمە جێگەی دڵخۆشیە خۆشبەختانە توانیویانە بە دوور بن لەو کێشانەی کە لە ڕێگەی هەراسانکردنی ئۆنلاینەوە ڕوبەڕویانە بێت و دووچاریانە بێتەوە بۆ لەم و دووە وتی ئێوە لێکدانەوە ئێوە چیە بێت بۆ ئەو کەسانە کە بتوانن ڕێگە چارێکی دروست لە ڕێگەی وێبسایتەکەی بەڕێستانەوە بتوانن بیگرنەبەر خۆی من پێش وەڵامی پرسیار بدەمەوە بەڕاستی یانێکێک لە شتەکانە حتا لە بەرنامەکی ئێوەشە کە یەک شتەکانی کە باسمان کرد یان مەسەلەن کە ئێوە ئاماژەتان پێدا لە ئۆنلاینەوە هەندێک شتە ئەها مەسەلەن کە ئەکرێت و کە ئیستیفادەی لێ دەکرێت و مەسەن حتا گەیشتن بە ئەو خزمەتگوزاریانەی کە هاوڵاتیان پێویستیانە بۆ من ئێستا مەسەن لە ڕێگای حکوومەتی ئەلکترۆنیەوە یان حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرەو حکوومەتێکی ئەلکترۆنی دەڕواتن سوودمەندەکانی بەکارهێنانی ئۆنلاین زۆرن استیفادەیەکی زۆری هەیە تۆ بەڕاستی هەموو جیهانت بۆ دەکاتەوە تۆ مەسەلەن وەکو دەڵێن پەیوەندیەکان بەهێز دەکا بۆ مەسائلی فێربوون ینی شتی زۆر زیاتر دەتوانی فێربی دەتوانی تێبێ لە کەلتورەکانی دیکە اینجا پۆزیتیڤەکانی بەکارهێنانی ئامێرەکانی تکنۆلۆژیا و یان چوونە سەر ئۆنلاین زۆرن بەڵام دێتە سەر ئەوەی کە من دووبارە باسی دەکەمەوە ئایا کەوا چۆن ئێمە بتوانین خۆمان پارێزین لە کاتی بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە یان کەما چوونمان لەسەر ئۆنلاینە کە وەکو پێی دەڵێن دەبێت فینگەرپرنتەکەی خۆمان ئەوەر ئۆنلاین فینگەرپرنت یعنی کە بەچی شێوازێک بتوانین هەبێ بەڵام بە شێوازێک کەوا نەتوانێ هاک بکرێ یان نەتوانین ئێمە ببینە
بابەتێک بە شێوازێکی زۆر خراپ تەسیرمان لەسەر بکات و ئەمانە بۆیە وەکو باسم کرد ئێمە دەمانەوێتن کە لە هەرێمی کوردستانە کەشتەکە بابەتە کەشتێکی زۆر تازەیە دێ پێویستە کەوا بتوانین ئەو سەقافەتەیە بەهێزتر بکەین و بتوانین کەوا خەڵکان سوودمەند بن لەوەیە ئێمە مەسەلەن مەجموعەیە کورتە ڤیدیۆ هەیە کە دروستکرا بۆی بتوان ئیسیفادەی لێ بکەن ئەوانەی کە دەبچنە سەر وەبسایتەکەمان کە سیت کوردستان.org دەتوانن مەثلەن لەوێن دەرسێری ئەم ڤیدیۆانە بکە ئیسیفادەی لێ بکەن هەندێک بابەتی تر هەیە هەندێک مەقالات هەیە مەسەلەن لەسەرەوەیە دەتوانن ئیسیفادەی لێ بکەن بە هەمان شێوە وەکو باسیشم کرد ئەوە بۆ بڵێ فراوانکردنی معلوماتەکانی خۆمانە بەڵام ئەگەر هەرچی کەسێکیش یارمەتی پێویست بوو دەتوانێتن لە ڕێگە ئەو ئیمێڵەی کە لەسەر وەبسایتەکەی خۆمانە بە هەمان شێوە پەیوەندیمان پێ بکەن. زۆر باشە وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ویستم بەڕێزت لەسەر ئەم بابەتە بە حکمی بەرکەوتنت لەگەڵ کچانێکە لەوانەیە ژمارەیەکیان لە ئینتەرنێت لە ئۆنلاینە کێشیان بۆ دروست بوو بێت لەسەرم ئەزمونە بەڕێز بێگومان ئێستا بۆچوونێکت هەیە لا دوایە کە لە پاڵ هۆشیاری لە ئینتەرنێت بۆ بەکارهێنەر بەتایبەت بەکارهێنەری ڕێگەزی مێینە پێویستەکە چه هەنگاوێکی تر لە کۆمەلگادا بنرێت بۆ نمونە جەنابەت باست کرد وتە دایکی کچەکانیش لەگەڵیان ئەهاتن ئەمە یەکێک لە هەنگاوەکانە لە پاڵ ئەمەیە لە ڕووی یاساییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە با بڵێن هۆشیارکردنەوەی خانەوادەکان بەگشتی تا چەند ئەمانە گرینگە لە ئێستادا. طبعا ئێمە حتمما وەکو باسم کرد مەسەن ئێستا ئێمە بڵێ معلوماتێک ڕاست بکەمەوە کە وتم مەسەلەن زۆربەی ئەمانەی کە دەڵێن هەڕشیان لەسەرکراوە لەسەر ئینستاگرام و وەتساپ و فەیسبووکە بەزێنێکێک لە شتەکانی کەوا ئێمە پێویستە بیزانین جگە لە مەسەلەی هوشیارکردنەوە کێ خۆت بێتن سیستمێکی گشتگیرت هەبێ یعنی حتا ئەمە وەکو منەظەمە لە کارەکانمان کە کار دەکەین دائما هەوڵمان داوە کارەکانمان گشتگیر بێتن بۆی سێری هەموو ئاستەکان بکەین بۆی بتوانین چکو تۆ مەسەلەن ناتوانی لەلایە یانێکەوە ئیشەکە بکەی بەڵام وەکو بڵێ ئەگەر سیستمەکە دژی ئەم چارەسەر بێتن و کە تۆ بە هیچ شێوەیەک ئەم چارەسەرەی کەوا هەیە یان کەوا پێویستە بکرێت ناتوانێت جێبەجێ بکرێتن بۆ یەکەوە ئەگەر ئێمە باس لەوەی وەکو بڵێن مەسلەی زیادکردنی هوشیارکردنەوەی کۆمەلگای خۆمانە لە ڕێگای حملاتی تەوعیە بێتن لە ڕێگای ئەم وەرکشۆپانەیە کە ئێمە دەکەین ئەم ترێنینگانەیە کە ئێمە دەکەین یان بڵێن حملاتی وەکو بڵێن لەسەر تەلەڤیزیۆنە لەسەر شاشەیە ئەو بابەتە باس بکرێتن ئەمە خۆی لە خۆیان زۆر گرنگە لاما کاتیشە شێوازی بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە مەسەلەن کە ئێمە کە چۆن بتوانن وەکو بڵێن جگە لە مەسلەی تەوعیەکە بێتن بە مەسائلە تەکنیکەیان چۆن بتوانن یارمەتیان بدەن لاما کاتیشە ئێمە طبعا دەبێتن یاسا و ڕێنمایی هەبێ کە بتوانێ ئەوەی تووشی ئەم حاڵەتانە دەبێتن یان ئەم ڕزگار بووی کە تووشی ئەم حاڵەتانە دەبێت بزانێ بۆچێ دەچێتن و چۆن بتوانێت حەقی خۆی یان مافی خۆی بسێنێتەوە چونکو زۆر جار هەیە بەداخەوە دەبێنین ئێمە ئەم کچانە یان ئەم حتا کوڕانیشیان ئەم ژنانە یان ئەو چالاکوانانەی کە هەن بڵێن تووشی هەرشە دەبن زۆر جار هەیە دەڵێن ئێمە نازانین ڕوو بکەینە چێ و چی لایەنێک بۆ بتوانین ئێمە مافەکەی خۆمان بسەنینەوە لەمەش خاڵێکە بۆیە پێویستە کە یاسایەکی بەهێز هەبێتن پێویستە کە ڕێنمایی جێبەجێکردنی ئەم یاسایە بەهێز هەبێتن و دیار بێ بۆ خەڵکان بۆی بزانن ئەوان بچن بە چی جۆرەیەک بتوانن کە وەکو بڵێن بچن بۆ لایانی پەیوەندیدار مافی خۆیان بزنەوە بەڵام لە هەمان کاتیشە لایانی پەیوەندیدار دەبێ بزانێ بە شێوازێک تعامل دەکاتن لەگەڵ ئەم ڕزگار بووانە بە شێوازێکی بڵێن ئەم ڕزگار بۆ تووشی هەڕەشەی زیاتر نەکرێتن و بە شێوازێکی کۆنفیدەنشال بێتن بۆ ئەوەی مافەکانی خات و تانیا سپاست دەکەین کەواتە هەر کەسێک ئەگەر ویستی لەسەر هۆشیاری ئۆنلاین زانیاری دەستکەوێت ئەتوانێت سەردانی سیت foundation.org بکات ئەگەر خوا نەخواسە کێشێکیشی بۆ دروست بکرێت هەر ئەکرێت کە لە ڕێگەی ئەمانەوە گوێیەکی جێمتوانە لە ڕاستیا بدۆزێتەوە. دەستەکانە خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سپاس بۆ خاتوتانیا تەڵعات بەڕێستان جێگری سەرۆکی ڕێکخراوی سیت فاوندیشن کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێری ئازیزەوە کۆمەڵێک ڕوونکردنەوەی زۆر باشتر لەسەر بابەتەکە بە ئێمە و بینەرانی خۆشەویست بەخشی